لە هەفتەی 26 خولی نایابی تۆپیپەی کوردستان یانەی سۆران لە نێو یاریگای خۆی و لە بەردەم هاندەرانی میوانداری یانەی برایەتی کرد. لە دەستپێکی یاریەکە و لە خولەکی سێ یاریزان ئاراز ئەنوەر بێ هیچ پێشەچیە گۆڵی یەکەمی بۆ یانەی سۆران تۆمار کرد و برایەتی تووشی شۆک کرد. دوای ئەو گۆڵە یاریزانانی برایەتی لە هەوڵی یەکسانکردنەوەی یاریەکەدا بوون تا لە خولەکی 45 یاریزان ئالان سعدوڵڵا گۆڵی یەکەمی بۆ برایەتی تۆمار کرد. گێمی یەکەم بە یەکسانبوونی گۆڵێک بۆ هەردوولا کۆتا هات. لە گێمی دووەمی یاریەکە یاریزانانی سۆران هەوڵی گۆڕینی ئەنجامی یاریەکەیان دەدا تا لە خولەکی 6 یاریزان ڕێزداروەلی گۆڵی دووەمی بۆ یانەی سۆران تۆمار کرد. خۆشیەکانی یاریزانانی سۆران تەنها 17 خولەکی خایاندوو بۆتان دەهام لە خولەکی 78 گۆڵی دووەم و یەکسانبوونەوەی بۆ برایەتی تۆمار کرد. یاریەکە بە یەکسانبوونی دوو گۆڵ بۆ هەردوولا کۆتا هات. بەخێراتنەوەی بەڕێز دەکەین ئەوڕۆ یاریێکی خۆش بوو لەگەڵ یانە برایەتی ڕاستی یاریەکە دادپەروەرانە و پێم وایە هەم ئەوان فرسە گۆڵکردیان هەبوو هەن ئێمە لە ئەنجامی یاریەکە رازینە یانە برایەتی ئێمە کەم و کورتیمان و بەڕاستی یعنی چەند یاریزانێکمان لە هێری پێشەوە لە هێری دواوە کاپتنیانەکەمان ئەوڕۆ ڕاجیرانی سێین زاری نەیتوانێت بەزەقی شوێنی ئەو دیار بوو دەستخۆشی لە تیپەکەمان دەکەین ئینشاڵڵا لە یاریەکانی داهاتوو باشتر خۆمان ئامادە دەکەین. سەرەتا بە ناوی خوای لە ئاستیپەکەمان ڕازی بووین لۆبردنەوە شاد بووینە سۆران چونکە ئەمە چارەم بووین ئەوان سێم بووین ئەگە بمان برد باوە سێمان لیان وەردەگرت هەفتەی دابێش دادەنیشتن هەرچەندە دووجا بە پاشکەتین بەزەمە ڕێژەشی زۆر گۆڵمان لە دەستدا بەرام بە گۆڵێ عادیلانە بوو. بەم ئەنجاما یانەی سۆران لە کۆی 25 یاری بووە خاوەنی 37 خاڵ و هەرچی یانەی برایەتیشە لە کۆی 24 یاری بووە خاوەنی 34 خاڵ. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام سۆران.